لە کۆمەڵگەی باینجان لە سلێمانی لە نێو خوێندنگەی ئەفرینی بنەڕەتی 16 مامۆستای خۆبەخشی ڕۆژاوای کوردستان ماوەی 2 ساڵە وانە بە قوتابیانی ئاوارەی ڕۆژاوای کوردستان دەڵێنەوە جگا لە قورسایەکانی ژیانی ئاوارەی بێموچەیشیان ژیانی ئەوانی قورستر کردووە. ڕانیا ڕۆژانە دێتە قوتابخانەکە و جگە لە کێشەی نێو قوتابخانەکەی هاوژینەکەی بەرەو ئەوروپا کۆچی کردووە و ماوەی زیاتر لە مانگێکە هیچ هەواڵێکی نییە. سالا محمد أرباز ما جوجن هزارو كي مهمات المدرسة ناب أم دجواب قرن نولوي إيصالجي ما جو أمي بين على أساس راتب شيبه على أساس عقدك شمر شيبه أو عقدي هاجي حطانا هذا شوانا هاتي قوتابخانەی ئەفرینی بنەڕەتی لەلایەن دەخراوێکی نێودەوڵەتیەوە دروست کراوە زیاتر لە 200 قوتابی ئاوارەی ڕۆژاوای کوردستان و ئاوارەی کوردانی ئێزدی تێدا دەخوێنن. بە قسەی بەڕێوەبەری قوتابخانەکە کێشەی مامۆستاکان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری بکات. ئەمە زیاتر پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوەیە چونکە کە ئەنجومەنی وەزیران نیکە تا ئێوارە تۆ بە تا ساڵێکی هەر نووسرا و بەرز بکەیتەوانێ. بين دقة استراحة مية ون معاشنا بعقدنا بقضية أم ناداومي نداومينا قبلوا بكن هرن أم هيفين قودن جم بقي هرمي كردستان حكومة هرمي كردستان وتربية قەیرانی داراییەکێکە لە پاساوەکانی بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی بەوەی کە ناتوانن موچەی مانگانە بۆ مامۆستایانی خۆبەخش دابین بکەن بەڵام ئەو هەواڵە خۆشەی لەلای ئەوانە دەتوانێت کەمێک لە کێشەکانیان سوکتر بکات. بەرنامەکەمان وایە بە هاوکاری ڕێکخراوی یونیسف و یونسکۆ هەر مامۆستای لە بڕێک پارە تەرخان کراوە بۆ کرێوانە بێژی مامۆستایانی پەنابەری سووری لە هەر چوار مەکتەبەکەی شاری سلێمانی. لە سنووری پارێزگای سلێمانی 4 قوتابخانەی تایبەت بە ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان دروست کراوە. ئاوارە بوون بۆ ئەم منداڵانە نەیهێشتووە خوێندنیان بیر بەرێتەوە. ئەوانیش وەک مامۆستا خۆبەخشەکانیان لە چاوەڕوانی ڕێگە چارەیەکن تاوەکو لە باشووری کوردستانەوە درێژە بە خوێندنەکەیان بدەن. ژمارەێک لە مامۆستانی قوتابخانەی ئەفرین لەسەر گیرفانی خۆیان نیان هێشت ئاوارە بوون وا بکات کە منداڵانی ڕۆژاوای کوردستان لە خوێندن بێبەش ببن. بەڵام ئەوان 2 ساڵە بەبێ موچە و گیرفانی بەتاڵەوەوانە دەڵێنەوە بۆیە چاوەڕوانن کە بەرپرسانی پەروەردە هاوکاریان بکەن و تاوەکو بتوانن ئیدی لێرە بە فەرمی ببنە مامۆستا. شادیە ڕەسوڵ ڕوودا و کۆمەڵگەی باینجان.